جێبەجێکردنیان ڕێکەوتنامە ئەمنیەکانی نێوان ئێران و تورکیا زیاتر لەگەڵ بەڕێز ڕەمەزان بورسا شارەزای کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئێران تاوتوێ دەکەن کە لە ئیستانبولەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵماندایە. بەڕێز ڕەمەزان بورسا سڵاوتان لێبێت. ناوڕۆکی ڕێکەوتنامە ئەمنیەکانی نێوان ئێران و تورکیا چییە و چۆن جێبەجێ دەکەن؟ Tabii İran'la Türkiye arasında بێگومان لە نێوان ئێران و تورکیادا ئەو ڕێککەوتنانە ئەو مادانەی کە لە نێوان وەزیران ئەنجام دراون وەزیرانی هەردوولا دەبینین مادەکان زیاتر جەخت لەسەر ئەمنیەت دەکەنەوە کە زیاتر دوو خاڵ دەکەونە بەر چاومان کە یەکەمیان بەرامبەر ڕێکخراوە چەکداریەکان ئامانجی بەرەنگاربوونەوەی هاوبەشەیە. ئەوەی دیکەش خاڵی دووەم ئەوەیە کە دژی کۆچ بوەستنەوە لە ناوچەکەدا کۆچی نایاسایی هەروەکو دەزان لە ماوەی ڕابردوودا کۆچبەرانی ئەفغانی کە بەسەر ئێرانەوە دێن بوونەتە ڕۆژەف لە نێوان تورکیا و ئێران باز لەوە دەکرێت کە چۆن بەرەنگاریان ببنەوە. لەلایەکی دیکەوە ئەوە گرنگی ئەوە نیشاندراوە کە ئەو ڕێکخراوانەی ئەو ڕێکخراوە چەکداریانەی کە تورکیا و ئێرانیش بە تیرۆریستی دەزانن جەخت لەسەرەوە دەکرێتەوە کە هاوبەشانە بەرەنگاریان ببنەوە. ئێران لە ماوەی ڕابردوودا بە تایبەتی لەگەڵ ئەو گەمارویانەی لە مانگی ئابەوە ئەمریکا لەسەر ئێرانی داناوە دەبینین لە خاڵی بەرەنگاربوونەوەی ئەو ڕێکخراوە چەکداریانە سیاسەتێکی نوێی پەیڕەو کردووە بە تایبەتی پژاک و پەکەکە بەرامبەر ئەمانە. ئەم پلانەی کە باسی لێوە دەکرێ لە ئاستی باڵا باسی لێوە کرا کە خامنەیش تێدا بەشدار بوو مژارەکانی ڕوونکرانەوە لەلایەن هەردوو لاوە. لێرەدا ئێران، عێراق، سووریا کە ئەو ڕێکخراوانە زیاتر لەو ناوچانە بە ئامانج دەکرێن. ئەم پلانە تەنیا ئامانجی چەکداری نییە بەڵکو ڕەهەندی سیاسی و کۆمەڵایەتیشی هەیە. ئێران لێرە دەیەوێت لەگەڵ تورکیا بە شێوەیەکی هاوڕێک هاوتەریب هەنگاو بنێن. هەروەکو بەبیرمان دێ لە ئەیلول لە کۆبوونەوە سێقۆڵیەکەدا ڕەجەب تایب ئەردۆغان جەختی لەسەر بەرەنگاربوونەوەی پێیە دەکرد کە بە پێویستی زانی لە ڕۆژهەڵاتی فورات بەرەنگاریان ببنەوە. ئەمەشکە لە تەلەڤیزیۆنەکان بە شێوەیەکی زیندوو پەخش کرا. ئەگەر بێت و تەواوی ئەم بابەتانە شەنوکەو بکەین دەبینین ئێران، تورکیا، سووریا ئەم خاکی ئەم وڵاتانە کە هەر سێلا دەبینین ئەو ڕێکخراوانیان بە تیرۆریست لە قەڵەمداوە دەبینین پێکاتنێکی هاوبەش ڕێککەوتنێکی هاوبەش هەیە کە ئەمە بەرەنجامەکەیەتی. تورکیا پێشە ڕایگەیاندبوو لە نێوان سنووری خۆی لەگەڵ ئێران دیوار دەکێشێت. ئایا ئەو بیرۆکە یارماوە؟ Soruyu tekrar alabilir miyim? Kusura bakmayın. دەنگەکە نەگەیشت تکایە دووبارە گەر پرسیارەکە وەربگرم. تورکیا پێشە ڕایگەیاندبوو لە نێوان سنووری خۆی لەگەڵ ئێران دیوار دەکێشێت. ئایا ئەم بیرۆکەیە هەرماوە؟ Evet geçerli. بەڵێ ماوە. ئەگەر لە بیرمان بێ لەو کاتەدا ئەو ڕوونکردنەوانەی لە ئێرانەوە هاتن ئەگەر سەیریان بکەین تورکیا ئێران بێگومان دەبینین کە تورکیا بێ ئەوەی هەواڵ بداتە ئێران ئەم کارەی ئەنجام نەداوە. لە ڕوونکردنەوەکاندا هاتبوو کە بە شێوەیەکی
دوای گفتوگۆ دوای گفتوگۆ دوای پێکهاتنی هەردوو لە ئەو دیوارە دروست کرا چەند جارێک باسی لەوەش کرد بەرپرسانی ئێران باسییان لەوەش کرد کە ئەو دیوارەکەی جێگیر نییە دەکرێت بە پێی هەلومەرز لاش بدرێت کەواتە تەواو جێگیر نییە بەڵام ئێران ڕوونی کردەوە کە نیگەران نییە بەم دۆخە. پێتان وایە دوجار هەردوو لایەن چ ئێران چ تورکیا ئۆپراسیۆنی سەربازی بۆ سەر دژبەرانی کوردی خۆیان جێبەجێ بکەن؟ Türkiye toprakları üzerinde ortak bir operasyondan bahsediyorsak ئەگەر بێت و باز لە ئۆپەراسیۆنێکی هاوبەش بکەین لە خاچی تورکیا نەخێر بەڵام لەوانەیە ئۆپەراسیۆنی هاوبەش لە ناوچەیەک بکرێت کە قەندیل بخاتە نێو چوارچێوەکەی خۆی من هەرکە لەو بڕوایدانیم بەم نزیکانە شتێکی وەها ڕوو بدات ئەوە نەبێت هەروەکو گوتم ئەم ئۆپەراسیۆنە هاوبەشە کە باسی لێوە دەکرێت تەنیا چەکداری نییە بەڵکو کۆمەڵایەتی و سیاسیشە و سۆسیۆلۆژیشە ئێمە تێدەگەین کە ئەم دوو لایەنە پێک هاتوون و گەیشتونەتە ڕێکەوتنێکی لەم شێوەیە ئەگەر بێت و سەیری مەیدان گۆڕەپانی سیاسی سووریاش بکەین هەڵسوکەوتی هەردوو لە دەریان نیشانیان داوە کە ئەمە ڕێکەوتنێکە هەروەها بە هەمان شێوە دەکرێت باز لەوە بکرێت بەوەرەنگار بوونەوە پێکەکە لە خاچی عێراقیش ببێتە جێی باس. پێشتر سوپای پاسەران ڕایگەیاندبوو کە ئەوان هیچ ئۆپراسیۆنێکی هاوبەش لەگەڵ تورکیا ئەنجام نادەن. ئێستاش کە دەزانین ئێران بەهۆی گەماڕۆکانی ئەمریکا و گوشارێکی زۆری لەسەرە و پێویستێکی زۆریشی بە تورکیەیە. پێتان وایە ئەمە تورکیا وەکو خاڵێک بۆ خۆی بەکاربێنێت؟ Şimdi İran devrim muhafızlarının daha evvelki açıklaması ڕوونکردنەوەی محافظکارانی حکومڕانی ئێران لەولایەنە نەبوو کە ئۆپەراسیۆنێکی هاوبەش ئەنجام بدرێ لێرەدا ئێمە ئایا باسی ئەوە دەکەین کە سەربازانی هەردوولا بە هاوبەشی ئۆپەراسیۆنەکە دەکەن یاخود ئۆپەراسیۆنێک لە پێکهاتەی هەردوو لاوە دژی ئەو ڕێکخراوانە دەکرێتەوەن بە تیرۆریستی دەزانن لێرەدا ئەوەش دێتە پێشەوە ئایا ئێران لە نێو خاکی خۆیدا ئەم کارە ئەنجام دەدات بە هاوبەشی یان لە خاچی وڵاتەکانی دیکە ئەمانە هەمووی وردەکارین بەڵام دەکرێت ئەمانە لە چوارچێوەی ڕێکەوتنێکی استراتیژی ئەنجام بدرێن بە تایبەتی ئێران دوای گەمارۆکان کە خرایە سەری کە لە قۆناغێکی زۆر سەختە لە ئابووریدا لەوانەیە کە لە ماوەی داهاتوودا زیاتر تەنگ و چەڵەمە و کێشەی بۆ دروست بێت لە بواری ئابووری کە دەکرێت بڵێن ئەمانە دەبن بە ئاستەنگ بۆ ئەنجامدانی ئۆپەراسیۆنی هاوبەشیان ئۆپەراسیۆن دەمەوێ من لێرە بڵێم ئێران ئەو ڕێکخراوانەی کە بە تێروست و دەزانی لە شۆڕشەوە تا ئەمڕۆ ئەو هەڵس و کەوت و ئەو بۆچوونانەی کە هەیەی نوێی کردوتەوە کێشەیەکی نوێی کوردی هێناوەتە کایەوە خوێندنەوەیەکی نوێی کردووە پلانێکی نوێشی هەیە لە چوارچێوەی ئەم پلانەی کە ئێستا باسم کرد هەنگاو دەنێ تورکیاش بە تایبەتی پەکەکە و پژاک بەرامبەر ئەو پێک هاتە چەکداریانە دەیەوێ هەنگاو بنێ بێگومان ئێرانیش دەیەوێ هاوشانی تورکیا لەم ڕێڕەوەدا ڕێ بکات لە حوتی ئەیلول کاتێکە سەرۆک کۆماری تورکیا چووە ئێران دەتوانم بڵێم ڕێک ئەم بابەتانە لەسەر مێزی گفتوگۆ بە
تان و پۆی تەواوی کرا. من وەکو ڕۆژنامە نووسێک دەتوانم ئەم قسەیە بکەم بەم دڵنیاییەوە. هەروەها هەردوو لە گەیشتنە واژۆکردنی ڕێککەوتنێکی ورد دەتوانم هەموو قسەکانم سڕ بکەمەوە لەمە. تورکیا و ئێران هەم لە خاچی عێراق واتە باکووری عێراق هەروەها باکووری سووریا ڕۆژهەڵاتی فرات ئیدی لە مەودووە دەبینین کە هەنگاوی هاوبەشانە دەنێن. بەڕێز ڕەمەزان بورسا شارەزای کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئێران لە ئیستانبوڵەوە لەگەڵمان نبووی گەلەک سپاس دەکەین.